بەداخەوە ئەمڕۆ لە شاری لەندەن شاعیری دیار جەمال شارباژێڕی ماڵ ئاوایی لە خانەوادە و هاوڕێ و دۆستانی کرد. جەمال شارباژێڕی یەکێک لە شاعیرە دیارەکانە کە هەر لە قۆناغی سەرەتاییەوە خولیا و یاخود حەز و ئارەزووی بۆ شێعر نووسین هەبوو و چەندین نامیلکە و هەروەها بڵاوکراوەی هەبوو و دیارترین دیوانەکانیشی دیوانی ملوانکەی 1001 دەنکەی شارباژێڕە و زۆرێک لە شاعیرە گەورەکانی کورد وەک قەڵەمێکی دیاری شێعری کوردی ئاماژەیان پێکراوە. ئەمڕۆ لە شاری لەندەن شاعیری دیار جەمال شارباژێڕی ماڵ ئاوایی لە خانەوادە و هاوڕێیان و پێنووسەکەی کرد. شاعیر جەمال ئەمین عارف ناسراوە بە جەمال شارباژێڕی لە 16 دەی 1940 لە گوندی واژە لەدایک بووە و یەکەم شیعری کە لە قۆناغی سەرەتاییدا نووسیوێتی لە ڕۆژنامەی ژیندا بڵاو کراوەتەوە و لە تەمەنی ئەدەبیدا خاوەنی چەندین بەرهەم و دیوانی شیعریە و لە دیارترین دیوانەکانی دیوانی ملوانکەی 1001 دەنکەی شارباژێڕە و زۆرێک لە شاعیرانی گەورەی وەکو گۆران و کاکەی فەلاح و دواتریش شێرکۆبێ کەس جەمال شارباژێڕیان وەک قەڵەمێکی بلیمەت و پڕوزە و سەلیقە لە ناو نووسیندا وەسف کردووە. بەداخەوە ڕۆژی دەی ئەم مانگە ئەو شاعیرە گەورەیە بۆ هەمیشەی یاخود بۆ هەمیشە ماڵ ئاوایی لە دنیای ئەدەب و خانەوادە و هاوڕێیانی کرد.